تیمێکی تەندروستی ئەمریکین و چاودێری گەڕاوەکانی ئێران دەکەن. شکنینی پلەی گەرمیان بۆ دەکەن و بە هاوبەشی تەندروستی سۆران و تیمێکی ڕواندز ڕۆژانە بەوردی چاودێری دەکرێن. سەرۆکی تیمە بیانیەکە ئەنجامی پشکنین و چاودێری 11 ڕۆژی ڕابردووی کەرەنتینەکراوان بۆ کوردستان 24 ئاشکرا دەکات. I'm working with FAI, Frontier Alliance International. We're working here in this community. لێرە کار دەکەین و پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بۆ نەخۆشەکان دەکەین. ماوە 11 ڕۆژە ئێمە لێرەین و چاودێریشیان دەکەین. ئەگەر هەر نیشانەیەکی تەندروستی پێشوەختەش هەبوو هاوکاریان دەکەین. هێندێکیان لە ئێران گەڕاونەتەوە چونکە پێشتر کێشەی تەندروستیان هەبوو ئێمە لێرە لەم ڕۆژەوە هاوکاریان دەکەین. تا ئێستا هیچ حاڵەتێکمان نەبووە کە پژڕاستمان کردبێتەوە و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو بێت. ئەمەش جێگەی دڵخۆشیە. ماوەی 11 ڕۆژە بەسری لەژێر چاودێری تەندروستیدان، بەڵام ئەوان لەوە تێگەیشتون کە ئەوەی ئەوان دەیکەن ئەرچێکی ئاینی و مرۆڤایەتی و نەتەوایەتی سەرشانیانە. هەر ئەمەش بۆ ئەوان بۆتە دڵنەوایی و خۆڕاگری. ئەوانەی کەرەنتینە کراون لە دۆخێکی دەرونی ئارامدان لە بەرامبەر مامەڵەی تیمەکانی تەندروستی و دەستگا ئەمنیەکان و دابینکردنی شوێن و خواردن و پێداویستی. سەرەتا بەم ڕێشوێنە تەندروستیە تەواو نیگەران بوون، بەڵام ئێستا سوپاسگوزارن. ئەگەر بڕیار بێت ئێمە هەڵگری ڤایرۆسەکە باین کە لە ئێران هاتوونیتەوە ئەوە لە سەرەتا خێزانەکانمان توش دەبوون، پاشان کۆمەلگا ئیدی پەتایە وەکو ڤایرۆس بە شێوەیەکی زۆر بەفراوان بڵاو دەبێتەوە کە لە کەسێک گوازاوە بۆ کەسێکی زۆر بە خێرایی بڵاو دەبێتەوە. کوردستان و خەڵکی کوردستانیش دەکەوتە ژێر مەترسی، بەڵام ئەو ڕێکاریە کە گراوەتە بەر ئەو پلانی کە دانراوە دەستخۆشی لە حکوومەت دەکەمەوەداوە لە هەموو ئەو برادرانە دەکەم کە لە ئێرانن یاخود بە ڕێگەی قاچاق گەڕاونەتەوە بە زووترین کات خۆیان ڕادستی برایانی پۆلیس و ئاسایش و بچنەژێر سەرپەرشتیاری پزیشکی بۆی چاودێری بکرێت. لە سۆران و ڕواندز 400 کەس لەو گەشتیارانی هەرێمی کوردستان کە لە ئێران گەڕاونەتەوە ماوەی 11 ڕۆژە لەژێر چاودێری تەندروستیدان و پشکنینەکان دەریان خستووە کە تا ئێستا هیچ کام لە گەڕاوەکان نیشانەی ڤایرۆسی کۆرۆنایان لێ دەرنەکەوتووە و تەنانەت جێگای گومانیش نین. بۆیە بڕیار وایە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو کە 14مین ڕۆژیانە ڕەوانەی نێو کەسوکاریان بکرێنەوە. تەیفور محەممەد، کوردستان 24 ڕواندز.